خەریکە دەوڵەمەندترین پیاوی جیهان دەچێتە نێومێشکی هەمومان. ئیلۆن ماسک خەریکی دروستکردنی ئامێرەکە بە ناوی نیورالینک دەیەوێت لە ڕێگەی ئەم ئامێرەوە بچێتە نێومێشکی کەلەی سەری هەموو مرۆڤێک و داهاتی مرۆڤایەتی بپەڕێت. سڵاوتان لێبێ لەگەڵ هێفی بن. ئیلۆن ماسک دەوڵەمەندترین پیاوی جیهان ملیاران دۆلار لە ئەمریکی پزیشکیدا خەرج دەکات. هەرچی گەورەزانە و پزیشکی ئەمریکای کۆی کردوونەتەوە و ڕایسپاردوون ئەمریکی بچووکی بێوایەر دروست بکەن. ماسک دەیەوێت بەم ئامێرە لە ڕێگەی مێشکمانەوە جڵەوی ئەندامانی جەسەمان بگرێتە دەست یاخود بیداتە دەست خۆمان. زانایان دەڵێن بۆ داهاتوو هەر مرۆڤێک دەتوانێت لە ڕێگەی نیورالینکەوە بچێتە نێو جستی ڕۆبۆتەکان و با شەپۆلی وزە لە نێو بەرگەهەوادا بەبێ ئەوەی پێویست بە جوڵەی جەسەمان بکات دەتوانین کار بە ڕۆبۆتەکان بکەین. بەو جۆرە دەتوانین لە جیاتی خۆمان ڕۆبۆتەکان بنێرینە سەر کار. ئیلۆن ماسک دەڵێت ئامێری نیورالینک وەرچەرخانێکی گەورەیە لە زانستی پزیشکی بۆ هەموو مرۆڤایەتی. بەما ئەو نەخۆشیانە چارەسەر دەکەن کە چارەسەریان ئەستەمە و با دەرمان و ئامێرە پزیشکەکانی ئێستا چارەسەر نابن. ئامێری نیورالینک با تەکنەلۆژیای زۆروردی پزیشکی دروست دەکرێت و زۆربەی ئەو تەزوە کارەبایانە دەخوێنێتەوانێ کە مێشک لە ڕێگەی دەمارەخانەکانەوە دێنێرێت بۆ جوڵەپێکردنی ئەندامەکانی جەستا. ئامێرەکە بە نەشتەرگەری لە دوای بڕینی کەلەی سەر دەخێتە سەرڕووکاری مێشک و لە ڕێگەی کاتژمێرێکی دەستی پەیوەندی نێوان مێشک و ئەندامانی جەستە ڕێک دەخات. هەر بەو جۆرەی کە مرۆڤ خۆی ئارزووی دەکات. لە ڕێگەی ئەم داهێنانە نوێیەوە دەتوانرێت ئەرکی 1000 دەمار لە ڕێگەی مێشکەوە بە ئامێرەکان و بە کۆمپیوتەرەوە ببەسترێتەوە پەیوەندی لە نێوان مێشک و کۆمپیوتەر و ئامێرەکان دروست دەبێت. ئامێری نیورالینک ئاستی بەشێک لە توانە و چارەکیەکانی مێشک دەسپێرێت بە مرۆڤ خۆی. لە ڕێگەی نیورالینکەوە تەنها بە مێشک دەتوانێت کۆنتترۆلی ئامێرەکان بکەین بەبێ ئەوەی ئەرک بخینە سەر هیچ ئەندامێکی جەستەمان. ئیلۆن ماسک دەڵێت چاندنی ئامێری نیورالینک چەندین نەخۆشی وەکو ئیفلیجی، جەڵدە، قەڵەوی، بیرچوونەوە و نەخۆشیە باوەکانی دیکەی مێشک و بڕبڕی پشت چارەسەر دەکات. ئەم ئامێرە بچووکە لەسەر بەڕاست تاقیید کراوەتەوە. ئێستا ئیلۆن ماسک چاوەڕێی ڕەزامەندی دامەزراوی خۆراک و دەرمانی ئەمریکا FDA دەکات. ئەگەر دامەزراوی خۆراک و دەرمانی ئەمریکا چاندنی نیورالینک لە مێشکی مرۆڤدا پەسەند کات ئەوە گەورەترین وەرچەرخانی زانستی پزیشکی دەبێت بۆ هەموو مرۆڤایەتی. ئەی تۆ چی؟ ئایا ئامادەیت نەشتەرگەری چاندنی نیورالینک ئەنجام بدەیت؟